بە ئەو هێرشە ناڕەوایەی سوپای پازارانی ئێران بۆ سەر هەولێر کە شەهید و برینداری لێکەوتەوە میوانێکی ترمان لەگەڵدایە لەگەڵ میوانەکەی تریشمان شرۆڤە و قسەی زیاتر دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز هێرمان تەرچ ئەندامی پارلەمانی ئەوروپا لە مەدریدی پایتەختی ئیسپانیاوە لەگەڵماندایە. بەڕێز تەرچ شەوتان باش. زۆر سپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. خوێندنەوەتان بۆ ئەو هێرشە ناڕەوایەی سەرچاوم خوێندنەوەتان بۆ ئەو هێرشە ناڕەوایەی ئێران بۆ سەر هەولێری پایتەختی هەرێمی کوردستان چییە کە شەهید و برینداریشی لێکەوتەوە؟ ئێمە زۆر نیگەرانین بەهۆی ئەو توندوتیژەی ئێران ئەو هێرشانەی ئێرانەوە و هەڵەیەکی زۆری کردووە و بەوەی کە ئێران هەستێکی وای بۆ دروست بووە کە سەلامەتە و بەبێ ئەوەی هیچ باجێک بدا هێرش دەکاتە سەر هەولێر و هەرێمی کوردستان. ئەمە هەم غەڵەتی ئێران هەم غەڵەتی کۆمەڵێک وڵاتە کە ڕێگەیاندایەوە ئێران بەم شێوەیە هەڵسەکەوت کە من زۆر داوای لێبوردنەکەم و زۆرم پێ ناخۆشە کە دەبینم خەڵکی سڤیل گیانیان لەدەست داوە و دەبێ ئێران و نابێ ڕێگەی بدرێ ئێران بەم شێوەیە هێرش بکە و دەبێ باجی ئەم کارە زۆر خراپانەی بدا کە دەبین کارە خراپەکانی زیاتر بوون چونکە توندوتیژیەکانی بە هەموو جیهانە بڵاو کردوێتەوە بە تایبەتی لە ڕۆژهڵاتی ناوەڕاست. زۆر باشە. بەڕێز تەرچ ئێوە ئەندامی پارلەمانی ئەوروپان خۆشتان ئاماژەتان بەوەدا کە ئیدانەی هێرشەکانی ئێران دەکەن. ئێوە وەکو پەرلەمانی ئەوروپا دەتوانن چی بۆ گەلی کوردستان بکەن، چی بۆ خەڵکی کوردستان و هەرێمی کوردستان بکەن و بە هەوڵ بدرێ بپارێزرێ لە دەست درێژی؟ ئێمە دەبێ زیاتر کار بکەین وەک لەوەی کە کردومانە بەتای مەبەستم لە ئەوروپا لەم قۆناغەدا دەبێ کار بکەین و زۆر شت دەگۆڕێ دوای هەڵبژاردنەکانی پەرلەمانی ئەوروپا کە مانگی 6 بەڕێوە چن زۆر شتە گۆڕێ و پەرلەمانێکی جیاوازمانە بێ و کۆمسیۆنی جیاوازمانە بێ و بە هەمان شێوە خەڵکی جیاواز ئەچنە سیاسەتی دەرەوەی یەکێتی ئەوروپا بۆ ڕێڵ نابێ بە دڵنیاییەوە کە کەسێکی سۆشیالیستە کە ئێستا بەرپرس و واجهەی سیاسەتی دەرەوە یەکێتی ئەوروپایە دەبینیومانێ کە بۆ ڕێ لە چەند ساڵی ڕابردوو ئێستاش کە زۆر بەخشندە و سنگ فراوان بووە و زۆر پێداگر بووە بەوەی کە پەیوەندیەکان لەگەڵ دیکتاتۆریەکانی ئێران ئاسایی بکاتەوە لەگەڵ تاران ڕژێمەکەی تاران ئاسایی بکاتەوە. بەڵام من پێتەڵێم لێرەوە پێتەڵێم ئەم شتانە ئەگۆڕێن ئەم سیاسەتە ئەگۆڕێ و بە دڵنیاییەوە لە بەرژەوەندی ئاسایشی هەموو جیهانە بێ و لە بەرژەوەندی ئاسایشی کوردستانیشە بێ. زۆر باشە. بەڕێز تەرچ زۆرێک لە سەرکردەکانی جیهان لە داڤۆس کە مەسرور بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانیان دیتووە بەتوندی ئیدانەی ئەو هێرشەی ئێرانیان بۆ سەر هەرێمی کوردستان کردووە. بەڕای ئێوە ئایا هەر بە تەنها ئیدانە بەسە یاخود دەبێ کاری زیاتر بکرێت؟ بە دڵنیاییەوە بەس نییە ئیدانەکردن هیچ کات بەس نەبووە. ئەم هێرشانە بەشێکتین لەو سیاسەتە شەڕەنگێزانەی ئێران کە دەبینن شەڕەنگێزی ئێران و بووکەڵەکانی دەستی حەماس و بووکەڵەکانی دەستی ئێران من ناویان لێنم بووکەڵە حەماس و حیزب الله و حوسی و حەشدی شەعبی ئەمانە هەموو بووکەڵەیەکن بەدەستی ئێرانەوە دژی ئەمریکا و ڕۆژئاوا و هاوپەیمانەکان لە ناوچەکە بەکاریان دەهێنن
و بە شێوەیەکی زۆر ناشیرین هێرش دەکەنە سەر وڵاتان ئێمە ئەگەیەنێتە قۆناغێک بڕیارێک پێمانەڵێ ئێمە وەکو ئەوروپا شکستمان هێناوە و سەرۆکایەتی بایدن ئیدارەی بایدن شکستی هێناوە و بەم شێوازەی کە مامەڵە و سیاست دەکا نەیتوانیوە ئەمانە بێدەنگ بکە ئەمانە پاشەکشێ پێ بکە و ئاسایشی هەرێمی کوردستان و ناوچەکەشی خستوەتە مەترسی. زۆر باشە بەڕێستێرش هەرێمی کوردستان هەرێمێکە سەقامگیرترین هەرێمە لە عێراق و لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش. بە بڕوای ئێوە ئەم هێرشەی ئێران کردوێتە سەر هەرێمی کوردستان هێرش نییە بۆ سەر سەروەری عێراق؟ بە دڵنیاییەوە هێرشە بۆ سەر سەروەری عێراق زۆر هێرش کراوەتە سەر سەروەری عێراق لە با بڵێن لەلایەن ئێرانەوە. ئێران کۆنتڕۆڵی تەواوی هەیە بەسەر عێراقا و زۆر پرسیار هەن زۆر بابەت هەن کە لە دەستی ئێرانن ئەمە شکستێکی زۆر گەورەیە بۆ عێراق و بە دوای شیا شکستە بۆ ئەم ئیدارەیەی ئەمریکا ئیدارەی بایدن کە نەیتوانیەوە لەو ماوە دوور درێژە ئەم هەژمونی ئێران پاشەکشێ پێ بکە کۆنتڕۆڵی ئێران پاشەکشێ پێ بکە و وای کردووە ڕۆژئاوا بە تەواوی لاواز بێ لە ناوچەکە لە عێراق بە دیاریکراوی و ئێران بە بێترز ئەم جۆرە کارانە ئەم جۆرە هێرشانە ئەنجام بدە و دەزانێت کە هیچ باجێک نایگرێتەوە. زۆر بەڕێز هێرمان تەرچ ئەندامی پەرلەمانی ئەوروپا ڕاستەوخۆ لە مەدریدی پایتەختی ئیسپانیا و لەگەڵمان بووی. گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان. شەوتان باش.